سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن ئاگاتان لە خۆتان بێ وەرزش بخەنە ناو پلان و بەرنامەی ڕۆژانەتان بۆ ئەوەی کە هەفتانە و ڕۆژانە و مانگانە سەردانی پزیشک نەکەن ئەو کاتەیە کە ڕێز لە جەستەیەکی سەلامەت دەزانی کە جەستەیەکی سەلامەت و تەندروست چەندە لای مرۆڤ پیرۆزە سەردانێکی نەخۆشخانەکان بکەن ئەوەی کە تەمەن دەگاتە 50 ساڵ دەڵە 2000 شوێنم دێشێ لە کاتێکدا بە بڕوای من تەمەنی 70-80 ساڵ و ئەوانەش مرۆڤ دەتوانێت بە وەرزش وا بکات کەمتر سەردانی وەرزش بکات. بەرنامەیەم ڕۆمان تەوەرێکی گرنگە بەڵام چەند تەوەرێک دەتوانین لە ناو ئەم بەرنامەیەدا باس بکەین. یەکەم شێت سووری مانگانە ڕێکخستنی سووری مانگانە بە وەرزش. زۆر کەس دەڵێ نابی وەرزش بکەی، زۆر کەس دەڵێت ینی ڕوانگەکان جیاوازن دەڵێن وەرزش دەبێ بکەی کەی بیکەی. ئەوە بە هەر حاڵ ئەم پرسیارانە من ئاراستەی میوانی خۆم دەکەم. خات و ئەفسانە شاکر بەخێر بێ سەرچاو. زۆر سپاست دەکەم. یەکەم شت ئافرم بڵێ بۆچی ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە بەتایبەت ئافرەتان زۆر بەلایەنەوە قورسە کە باز لە بابەتی هەستیار بکەن، ینی دەبێ خەڵک بزانێ بەڵام خۆی لێ نادا. وەک نەخۆشی بۆ نمونە هەست دەکات نەخۆشە بەڵام ترسی ئەوەی کە نەخۆشیەکەی قورس بێ ناچێتە پزیشک. وانە؟ بەخێر بێ سەرچاو. زۆر سپاست دەکەم. خات و ئەفسانات تۆ پێم بڵێ بزانم لەکوێ لەدایک بووە زمانی توش زاراوەت بڕێک وەکو ئەوانە دەچێت کە لە ئێران ژیا بێت بە ئەسڵ خەڵکی کوێی کەی دەستت بە وەرزش کرد بە بزە و پێکەنینەوە بۆم باسکە. سلااوەکی گەرم بوو بینەرەکانی خۆشەویستتان سپاست دەکەم بوو داواتتان زۆر خۆشحالم. من ناوم ئەفسانە شاکرە 16 ساڵە مدەرەبی وەرزشم وەرزشی لەشجوانی و فانکشنال فیتنس. من لە ساڵی 2007 لە وڵاتی ئێرانەوە گەڕامەوە بۆ کوردستان. گەڕایەوە ینی بە ئەسڵ باشووری؟ بە ئەسلەوە من باشوورم ینی کوردی باشوورم بەڵام پەنابەر بوون لە وڵاتی ئێران شاری قەزوین. کە هاتیێرە خۆی کولتور و فەرهەنگ و دابوو نەریتی ئێرە لەگەڵ ڕۆژهەڵات جیاوازە. ڕۆژهەڵاتی کوردستانیش لەگەڵ ئەم شارانەی کە کەوتونە تا لای سەروتر وەکو تارانە قەزوینە کەرەجوانە بڕێک جیاوازە زیاتر ئەوان کراوەتر. ئەمە کێشەی دروست نەکرد بۆ تۆ کە هاتیەوە لێرە بڵێ خاتوونێک من دەم هەیە ببم بە ڕاهێنەری لەش جوانی لە کاتێکدا دەبێ ڕاهێنەری لە جوانی جلی جوان و تەسک و ئەوە بۆ خۆی بڵێ من ئەوەم کێشەی دروست نەدەکرد؟ ساڵەکانی یەکەم کە هاتم بوو کوردستان بڕێک بوومە ینی نەک بوو من بوو ئایلێ ئێمە بڕێک سەخت بوو گران بوو بۆ ئەوەی کە مەسەلەن ئێمە فێری وەرزش ببوون. من تەمەنم 8 ساڵ بوو کە یەکەمین وەرزشی من لە جیمناستیک دەستی پێ کرد. کاتێک هاتین بوو کوردستان هیچ شوینێک نەبوو بوو وەرزشکردنی خانومەکان بەتایبەت لە شاری سۆران. تۆ لە سۆران لەوێ نیشتە لەوێ چۆن دەست پێ کرد؟ من دەزانی ئەو پرسیارانت بۆ لێ دەکەم دەم هەوێ ئەو خانمانەی کەوا هەز دەکەن کۆمەڵگە بربەستە پیان بڵێ نەخێر بربەست نیە تۆ بۆ خۆت دەژی کارێک کە بۆ خۆت دەزانی پێت جوانە دروستە ئەنجامی بدە. چۆنت دەست پێ کرد لەوێ؟ من سەرەتا کە هاتم بوو کوردستان ینی یەکەم جار هاتین بوو شاری سۆران. سۆران لە ساڵی 2007 ینی بە شێوازێکی زۆر سەیر شوینەکانی چۆن بڵم ینی جادەکان هەموو بە ئاخ بوو ینی هێشتا جادەکان چاک نەبوو بوو ینی یەکسان بوو بە سەحرایەک. بەڵام ئێمە کەمکەم بە خۆمان چاک کرد ینی من تەماشای ئەوەم کرد گوتم کە زۆر کەس بێگانەکان کە دێنن بوو کوردستان زۆر باسی کوردستانی ئەکەن دەڵێن مەسەلەن زۆر کراوانینن ئەوهانە چاک نابن فلان نابن بەڵام من بەخۆمەوە گوتم من کوردی باشۆرم ئەگەر ئەفسانەیەک سۆرانی چاک نەکەتن ئەدیکی دەبی چاک بکەتن.
من کەم خوشکی چەند برایانی خاتووە من خوشکی سبرا و زۆر خەتەرن ئێوە وەکو هەتم با بڕێک پێ بکەنین خوشکی سێ برایان بە هەر حاڵ تۆ لەوێ وەرزشێکی ئەو جۆرەی نەبوو بۆ خاتوونەکان لە چیەوە دەست پێ کرد هەندێ وێنەکانی ئینستا و فەیسبوکتن سیر کرد سواری پایسکل بووە و پایسکل لێ دەخڕی و ئەوە چی بوو من یەکەم جار کە چوون بوو قاعەی وەرزشی لە سۆران گوتم کە لە سۆران هیچ قاعەی وەرزشی نەبوو تەنها یەک قاعەی وەرزشیە بوو کە تایبەت بوو پیاوان من 16 ساڵ بووم کە بە خاوەن هۆڵەکەی گوتم هەز دەکەم بم بە مامۆستا بەبی شاهێدە کاک سنار ئەو نەبوو ناوەکەی بڵم پێش هەز دەکەی کێشە نیە کاک شێرکۆی عەزیز و خۆشەویست من 16 ساڵ بووم کە گوتم من هەز دەکەم بم بە مامۆستا گوتی ئەتۆ هێشتا منداڵی چۆن دەبیت بە مامۆستا بیتی گوتم بابا ئەم من هەز دەکەم وەرزشی بکەم بەڵام لە کاتی وەرزشکردنی خۆم برەک یارمەتیت ئەدەم فێری منداڵەکانی کۆڵانی دەکەم ئەو شتێکە من دەزانم بە ئەوانش بزانن جوان ماوەیەک بوو کە من وەکو مامۆستایەک لە قاعەی کاک شێرکۆش ئیشم دەکرد یعنی بەجددی زۆر منداڵ بووم یعنی نەدەبوو کە من وەکو مامۆستایەک ئیش بکەم بەڵام من ئیشم کرد چونکە شاری سۆران بوو زۆر دڵخۆش بووم کە منداڵەکان بە منیان دەیگوت مامۆستا وشەی مامۆستایان بەکاردەینە ئەسلەن بری پارەکەی بۆ من گرنگ نەبوو باوەڕ بکە ئەسلەن پارەکەی یعنی مانگەکە دەچوو دەهێت داهات ئەمن پارەکەم وەرنەدەگرت بەس یعنی دڵخۆش بووم کە تەلەبەکان بە منیان دەیگوت مامۆستا دواتر دەستت کرد دواتر دەست خوڕینی پایسکل من لە ئێران پاسکل سواریم دەکرد دواتر هاتم بۆ کوردستان پاسکلێکم کردی ئەسلە من باوەرم نەدەکرد کە لەگەڵ ئەم پاسکلە لە شاری سۆران من بەناوبانگ دەبم چونکە بوو من و ئەفکاری من بۆ ئایلێ من پاسکل سواری شتێکی زۆر نامۆ نەبوو یعنی نۆرمال بوو وەکو پیاسەکردن لەسەر قاچاکانی خۆم بوو بەڵام کاتێک من پاسکل سواریم کرد شاری سۆران خەڵکی سۆران یعنی بووتە بۆمبەک لە شاری سۆران کە مەسەڵەن ئەو کچە تەمەنی گەورەیە پاسکل سواری دەکات ئایبە نیگاهەکانیان یان تەماشاکردنیان برێک سەخت بوو یەکەم جار بەجار مەسەڵەن توانجیان داوی قسەیان دەکرد و فلانیان دەکرد بەڵامانە کە لەو لای ڕەهات بۆ بەرنەکەوی بەخۆی نەیدەگوت کچە جوان دواتر کەم کە جار ینی شتەکەی وا ڕوون بوو یعنی خەڵکی سۆرانش ئیتر کەیفیان هات کە من پاسکل سواری دەکەم یعنی ڕۆژ بوو کە من کاتێک مەسەڵەن مەجالم نەبوو پاسکل سواری بکەم سواری تاکسیم دەبوو تاکسیەکە بە من دەگوت ئەتوو کا پاسکلەکە مامۆستا تو بە تاکسیەکە بە پاسکلەوە جوانی دەست خۆش خۆی بۆ هەر ئاوات و ئامانجێکی کە هەتە دەبێ بۆ من زۆر سەیر بوو کە مەسەڵەن ڤیدیۆیان دەگرت یعنی پاسکل لە شاری سۆران یعنی هەن نامۆ بوو کە جەماعەت کاتێک تەماشای منیان دەکرد نامۆ بوو بەڵێ بە ئافرەتەکان زیاتر نامۆ بوو ڤیدیۆیان دەگرت بەڵام ئێستا ئێستا لە شاری سۆران پاسکل ئیتر نامۆ نییە کچەکان ئەتوانن مەسەن لە ئینستاگرام ڕسمی خۆیان دابنن هەز دەکەم لێرەش بڵم کە من یەکەمین کچ بووم بلاگەری وەرزشی بووم لە سۆران یعنی هیچ کچێک توانای ئەوە نەبوو کە ڕسمی خۆی بەڵاو بکاتن یان باسی وەرزشی بڵاوت دەکردەوە دەست خۆش بێ خاتو ئەفسانە با لە تەوەرەکەمان زۆر دوور نەکەوینەوە سوڕی مانگانە نامهێ بە پێچ و پەنا باسی بکەین شتێکە خوشکان و دایکمان ئەوە ئیتر تووشی دەبن لەم کاتەیە ئایا وەرزش بکەن وەرزش نەکەن سوگ وەرزش بکەن یاوەی کە هەر پێویستە وەرزش بکەن چۆنە کاک محەممەد من هەز دەکەم پێش ئەوەی کە باس لە سووری مانگانە بکەم بەجددی من زۆر خۆشحاڵم کە ئێستا ئەمڕۆ من لەگەڵ جەنابەت باسی سووری مانگانەی ئافرەتان دەکەم چونکە لە سوشیال میدیا کەس جورئەت نییە کە باسی سووری مانگانەی ئافرەتان بکاتن چونکە بەجددی مۆزوعێک زۆر گرینگە بەڵام ئێمە نازانین بۆچی شتەکە بە ئایبە دەزانین بە جورئەت ینی جورئەتمان نییە کە باسی سووری مانگانەی بکەن
من هەز دەکەم پێشەوەی کە باسی سووری مانگانە بکەم باسی وەرزش بکەم کە خانومەکان دەبێت بە چ چاوەک تەماشای وەرزش بکەن. پێویستە هەموو خانومەکان چونکە زۆربەی خانومەکان دێن بوو قاعە بوو هۆلی وەرزشی ئەسلەن وەرزشی بوو سەلامەتی و تەندروستی جەستەی خۆی ناکاتن. من وەکو ئافرەتێک بۆ خۆم من بە چاوی تەندروستی جەستە و سەلامەتی تەماشای وەرزش دەکەم نەک ڕێکبوونی وەرزش ڕێکبوونی جەستەم. ئەگەر ئێمە بە چاوی تەندروستی تەماشای وەرزش بکەین دواتر ڕێکبوونی جەستە ئەمە زۆر باشە زیاتر سوود لە وەرزش دەبینین. چەند لە سەد لە ئافرەتان کە سەردانی ئێوە دەکەن دەڵم چەند لە سەدیان بەر لەوەی کە بیر لە وەرزش بۆ تەندروستی جەستەیی بکەنەوە بیر لە خۆڕێککردن زۆربەیان هەمویان ئەوە کێشەی منە مەسەلەن دەڵێت مامۆستا دەتوانی مەسەلەن سنگم بچووک بکەی گەورە بکەی باسکم ئەوها بیتن دەستی بەوەی ئەمن دکتۆر نیمە ئەمن تەنها وەرزشکارم و وەرزشی پێتان ئەدەم تۆ ناتوانی بە وەرزش بڵێ ئەو ئیشەی بکە ئەو ئیشەی نەکەتن. تۆ ئەگەر بە چاوی ئەرک تەماشای وەرزش بکەی وەرزش هیچ کارێک لۆت ناکاتن. بوویە یەکەم جار دەبێت بە چاوی تەندروستی جەستە تەماشای وەرزش بکەی وەرزشی خۆت بە ئارامی بکەی وەرزش خۆی ئەرکەکەی خۆی دەکەتن جسمی توی ڕێک دەکاتەوە بەهۆی ژنەتیکی خۆت. جوان دەست خۆش بێ بەر لەوەی کە کوتت باس بکەین ئێستا هەز دەکەم پێتان بەڵام کە وەرزشی زیادە لە حەد خراپە. وەرزشی قارەمانی و پالەوانی یەکسانە بە برینداربوونی جەستە چونکە لە وەرزشی قارەمانی و پالەوانی ئێوە زەختێکی زۆر بە جەستەتان ئەدەن و ئەگەر لە یەک ڕۆژ 4 ساعت یان 5 ساعت وەرزش بکەن ئەوە دەبتە وەرزشی زیادە لە حەد. ئێستا ئەگەر ئاو کە زۆر سەلامەتە بوو جسمی ئێمە زیادە لە حەد بخۆی خراپە. مەبەست ئەوە نییە زێدەڕۆیی لە هەموو شتێک خراپە. ئێستا وەرزش ئەگەر زیادەڕەوی بکەی زیادەڕۆی بکەی ئەتوانێت ینی سووری مانگانە تاخیر بکاتن هۆرمۆنەکانت تێک بدەتن. ئەگەر وەرزش لە زیاتر ئێستا هەندێک بەڵێ هەندێک خانومەکانمان هەیە کە هێلکەدانیان ینی باش نییە یان هۆرمۆنەکانیان باش نییە دکتۆر بۆ خۆیان دەڵێن وەرزش بکەن بۆ ئەوەی کە یعنی سووری مانگانەیان تاخیر دەبیتن دکتۆر دەڵێت بڕۆ وەرزش بکە بۆ ئەوەی کە هۆرمۆنەکانت چاک بیتن تۆ سووری مانگانە چاک بیتن. ئۆکەی بەڵام ئەگەر لە هەمان کاتتا زۆر وەرزش بکەی لەوانەیە وەرزش دیسان هۆرمۆنەکانت تێک بدەتن و سووری مانگانە تاخیر بکاتن. دەستت خۆش بێ دەبێت بزانی بە چه شێوەیەک وەرزش بکەیت. هەڵس و کەوتی خۆت لەگەڵ ئەو خانمانەی کە دێن سەردانی ئێوە دەکەن کاتی سووری مانگانەیە چۆنە چونکە بەشی زۆریان تووڕەن ینی 2 دیناریان لەسەر بەری دەستێەوە کە بە شەڕ بێن چۆنە ئێوە مەسەلەن وەرزشی قورسیان پێ ناکەی تۆڵیان لێ بکەیەوە. ئافرەتمان هەیە ینی جەستە لەگەڵ جەستە زۆر فەرقە. ئێستا زۆربەی ئافرەتەکان پرسیار ئەکەن کە لە کاتی سووری مانگانە وەرزش بکەین یان نەکەین. ئەمە پرسیارەکە کە بوو زۆربەی خانومەکان جێگای پرسیارە و زۆر جارش لە من پرسیار دەکرێتەوە. لە سووری مانگانە بە هیچ شێوەیەک مەمنوع نییە کە ئێوە وەرزش نەکەن بەڵام دەبێت لە سووری مانگانە بە توانای جەستەی خۆت وەرزش بکەیت. لە کاتێک سووری مانگانە دەبێتەوە ئافرەتەکان دابش دەکرێتە بە چەند گروپی یەکەم ئەو ئافرەتەکانن کە لە سووری مانگانە ژانیان هەیە و بجگە لە ژانەکە زەختیان دادەبەزیتەوە شەکریان دادەبەزیت و بێحاڵ و بێزار دەبن و یان تووشی خوین بەربوون دەبن یان کەمخوونیان هەیە. ئەو کاتە من پیژنیار ئەدەم کە چەند ڕۆژ وەرزشی نەکەن و ئستراحەتی بکەن. ئەگەر چەند ڕۆژ وەرزشی نەکەن هیچی ڕووی نادات. ئەوە گروپی یەکەم. گروپی دوام ئەو خانومەکانن
کە لە سووری مانگانە توانای جەستەیان زیاد دەبێتەوە، زیادە لە حەد زۆر دەبێتەوە کە من خۆم یەکێک لەو ئافرەتەکانم. ئەوان دەتوانن وەرزش بکەن وەکو جاران بە هەمان هێز و بە هەمان توانە وەرزشی خۆیان بەردەوام بن. گروپی دووەم، گروپی سێمیشمان هەیە. گروپی سێیەم ئەو خانومەکانن کە تەنها ژانیان هەیە، یعنی وەکو گروپی یەکەم زەختیان ینی هەموو شتی نۆرمالە، تەنها ژانیان هەیە، یعنی تووشی خونبەربوون نابن، کەم خونیان نییە، تەنها تووشی ژانێکی کەم دەبن. ئەوان دەتوانن وەرزش بکەن، بەڵام وەرزشێکی سووک بوو نمونە وەرزشی یۆگا، پلاتێز یان وەرزشی خۆیان، بەڵام بە توانایکی کەم. دەست خۆش بێ. وابزانم ئەوەی کە دەبواە لەبارەی سوڕی مانگانە باس بکەین کردرا، ئەگە شتێک هەیە باس بکە، چونکە دەمێ ئەم جارە بێمەوە سەر ئەو وەرشێکە بۆ خۆت دەیکەی، بۆ چ کەسانێک دەبێ بۆ پاڵەوانەتی دەیکێ، مەبەستم ئەوەیە. بەڵێ کاک محەممەد، ئێستا بۆچی من دەڵم لە سووری مانگانە ئافرەت حتمەن بە تەکید دەبێت وەرزش بکەن، بەڵام بە توانای جەستەکەی، لەبەر ئەوەیە کە ئێمە ئافرەتەکان دەزانین کە دەورەی PMS مان هەیە، PMS یان سندرۆمی پێش سووری مانگانەمان هەیە، کە لەو دەورەیە منداڵبوون و هێلکەدانمان بە تەواوی گرژ دەبێتەوە، کە ئەو کاتە ئەگەر ئێمە وەرزش بکەین جریانی خۆین، ئێمە دەڵێن جریانی خۆن، یعنی سووری خۆن بەلێ بوو جەستە زیاد دەبێتەوە و دابینکردنی ئۆکسیژن بوو ماسوولکەکان زیاد دەبێتەوە، ئەو کاتە دەورەی PMS مان زۆر بە ئاسانی دەرواتەوە. ئێستا من دەزانم کە زۆربەی ئافرەتەکان هەر نازانن دەورەی PMS چییە. ئەگەر PMS دەورەی PMS چییە؟ دەورەی PMS ئەو دەورەیە کە ئافرەت لەو کاتە مزاجی تێک ئەچیتن، هەز بە بێزاری دەکاتەوە، دڵتانگ دەبێتەوە، ئەسەبی دەبێتەوە، ئەوە دەورەیەکی زۆر باش نییە بەجددی. کاتێک تۆ وەرزش بکەی ئۆکسیژن بوو ماسوولکەکانت زیاد دەبێتەوە، ڕۆشتنی خۆن بوو جەستەت زیاد دەبێتەوە و ئەو دەورە زۆر بە ئاسانی دەرواتەوە، دڵخۆش دەبی، دڵشاد دەبی، چونکە وەرزش بۆ خۆی هۆرمۆنی دڵشادی هەیە، دڵخۆشی خۆش. لە یەکێک لە گرتە ڤیدیۆکان دەڵێ سەبارەت بۆ ڕەنگە هەندێک ئەو پیاوانەی کە دەخۆنەوە، ینی مەشروب و شەراب و ئەوانە دەخۆن، پیان دەڵێ شەراب مەخۆنەوە، کە وەرزشەکەی شەراب بۆ دەخۆیەوە. هۆکارتیە بۆ نەخۆنەوە، ئایا ئەگە بخۆنەوە کێشە بۆ وەرشەکان دروست دەبێت، بۆ جەستان دروست دەبێت، یا ئەوەی کە دوشتی لێک دوورن، چونکە ئەو جوورێک کە ئەو کەسانێک کە مەشروب دەخۆن و دەڵێن ئێمە مەشروب دەخۆین و بۆی کە جەوێکی خۆش وەربگرین، لایە وەرزش دەکەین بۆ ئەوەی کە جەستەیەکی ساغ و سەلامەتمان هەبێت، کەواتە هەم جە و وەرگرتنە خۆشەکە خۆشە، هەم سەلامەتیکە خۆشە. تۆ دەڵێ کاکی وەرزشوان تۆ مەخۆوە بۆ نەخواتەوە، دەتوانی ئەوە بە کامێراژ بڵێ بۆ کامێراختە بۆ نەخواتەوە. ئەخر من دەڵێم ئەتو ئەو هەموو زەحمەتەی ئەکەشی دێ وەرزش ریاضەی خۆت دەکەی، ئەو مەوەدەکان بەکاردێنی پروتین و کراتین و نازانم چی و ئەنوای شتی دەخۆی، دواتر مەسەڵەن کەهولش بەکاردێنی، ئەوە خەتەرەکە بۆ خۆت، ئەوە زەرەرەکە بۆ جەستەکەت. باوەڕ بکە کاک محەممەد، من لە هەولێرەوە شتی عەجیب ئەبینم، مەسەڵەن ئەبینم لە هۆلی وەرزشی خۆمان کوڕەکان سێتێک وەرزش دەکەن، سێتێک دەچنە هاوشە جیگارە ئەکەژن. کامە وەرزشە؟ یان وەرزشوان بە یان سیگار چێش من ناڵم، ینی کەهول حرامە فلانە، من هیچ ئیشم بە لە ڕووی حرامی و حەلالی هیچ باسی حەلالی و حرامیەکەی ناکەم، بەڵام من دەڵم ڕێگاکات هەڵبژێرە، یان وەرزشوان بە یان خواردنی کەهولەکەت بەردەوام. خۆی مەسئلەی حەڵاڵ و حرامی لە پشت کەسێکەوە قسەکەی حرامە، بالێ حرامە، وەزئی ئابووریت باش بێت، دراوسەیەکت باری ئابووری خراپ بێت، تۆ هەموو ڕۆژێ باشترین خواردن بخۆی و ئەویش نەیبێ بخوا حرامە. مەسئلە ئەوە نییە. کاک محەممەد، مەسەڵەن بوو نمونە ئەتوو خواردنت باش نییە، هەموو شەو کەهولی بەکاردەینی، دواتر دێتە قاعە پرسیاری دەکات، دەڵێت کاپتن ئەمن لۆ وەرگم ناچیتن،
ئەمن لۆ کورسەکەم ئەو هایە بۆچی ئەو هایە پیاوەکانی ئەزیز و خۆشەویست نەک تەنها پیاوەکان ئافرەتەکانشمان کە هول بەکاردەینن من هەز دەکەم پێتان بڵێم کە لەناو 24 ساعات تەنها 1 ساعت مامۆستاکە لەگەڵدایە من ینی من یان مامۆستاکانی تر ئەرکە لەسەر شانمان کە 1 ساعت لەگەڵ تۆ وەرزش بکەین 23 ساعتێکی تر ئەتوو لە مالی ئێمە نازانین ئەتوو چی دەکەی بوویە ئیش لەسەر خۆت بکە ئیش لەسەر ئێرادە و بریاری خۆت بتە یان وەرزشوان بە یان بەردەوام بە لە کەهول خواردنی خۆت زانێمە بەرنمەیەکمان هەبوو قەڵەوەکانمان لاواز دەکردەوە دەهات دەکوت مامەستا بۆ خوایە من 1 گرام کەم نەکردو ئێدەم کوت بۆ وڵا هەرە و شتێکە کوتە من هەرەوم خواردووە تەبعەن بۆ هەموو ئەو کەسانەی کە لە ناو بەرنامەکەدا بوون کەسانێک لە خێزانەکەی خۆیان ئێمە دەستشانمان کرد بوو بۆی کە راپۆرتی ڕۆژانەمان بداتێ کۆرە دەکوت بە قەدر 6 کەسی خواردووە دەستت خۆش بێ بخۆت چه وەرزشێک دەکەی من خۆم لە شتوانی دەکەم بەڵام یەکەم جار جیمناستیکم دەکرد دواتر لە شتوانی ئێستا فانکشنال فیتنس فانکشنال فیتنس ئەو چیە چ جیاوازێکی هەیە لەگەڵ فانکشنال فیتنس ئەگەر بە کورتی پێناسەی بکەم یەکێک لەو وەرزشەکانە کە دکتۆرەکانی فیزیۆتراپی بوو نەخۆشەکانیان بەکاردەینەوە وەرزشێکە کە هەموو ماسوولکەکانت بەشدار دەبن و توانای جەستت بەرز دەکاتەوە لە یەک کاتتا کە دابەزینی کێشت هەیە ماسوولکەی دروستەکەی و لە هەمان کاتدا جسمت لە شتوانیەکی زۆر جوان دەبیتەوە جسمت ڕێک دەبێتەوە ئێمە دەڵێن تەناسوبی ئەندام تەناسوبەڵەیەکەت وەکو تانە دەچوو باشە خەراب نییە لە ژوانی ئەو کوالیتی ژیانت بەرز دەکاتەوە بەجددی یەکێک لە باشترین وەرزشەکانە من جیمناستیکم تەجروبە کردووە لە شتوانی دەکەم ئێستا بەڵام فانکشنال فیتنس یەکێکە لە باشترین وەرزشەکان یۆگاش دەکەم چیتر چۆن پێڕادەگەی بین بە باس لە ئەو کەسانە بکەین کە سەردانی ئێوە دەکەن بەشی زۆری ئەوانەی کە سەردانی ئێوە دەکەن ئایا لە وەرزشدا دەمێننەوە یا بۆ ماوەیە کە حەز و ئارەزوویەکە و دێ و تێدەپەڕێ نا من بەجددی لە سۆران خاوەن هۆڵم تەلەبەکانی من کاتێک مەسەلەن دێن بوو وەرزش بووقاعی من ئیتر ناڕۆم دێن لە سۆران من خاوەن هۆڵم لێرەش خاوەن هۆڵی نە من لێرە وەکو مدەڕەبێک ئیش دەکەم ومزانی بیزنسێکی گەورەت کردوێتەوە کتم ئێمەش بین لە لای تۆ بین بەڕاهێنەر بەم زوانە بۆ لە سۆران خۆی گۆڕانکاری لە زۆر شتدا باشە تۆ هەر دەبینی جاری وایە لە ماڵێ ئەوەندە سەیری تەلەڤیزیۆنێک دەکەی لە گۆشەیەکی ماڵا بلێ بێزار دەبی نەختێک شوێنەکەی دەگۆڕی زیاتر بە حەزەوە سەیری دەکەی ینی گۆڕینی ئەم لۆکیشن و ئەکسسواراتی ناوماڵ و ئەوانە تۆ بۆ لە سۆران هاتی ئێرە دەتەوێت بە دوای چی دای ئایا هەر لەوێ مابایەوە باشتر نەبوو خەڵکێکە تازە دەدناسن بەناو بانگی پرسیارێکی زۆر جوان بوو وەمزانین دەڵی پرسیارێکی زۆر بێجێ بوو زۆر جوان بوو زۆر یانی کاک محەممەد من لە سۆران خزمەتێکی زۆرم کرد ڕێک وەرە پێشتر باش دیانی دەمایکی کە پێش نزیک بم من لە سۆران بەجددی بەناوبانگم من خزمەتێکی زۆرم کردیە لە سۆران 16 ساڵ مدەرەب بووم لە سۆران پاسکەل سواریم ئاشنا کرد پاسکەلم ئاشنا کرد بە خەڵکی سۆران ئیتر سەرەتای ژیانم کاتێک ڕسمم دادانە لە ئینستاگرام بڕای قسە بوو هەتاکو کەم بەناوبانگ بووم بە کچە بۆیری شاری سۆران بەڵام کاتێک من بەناوبانگ بووم ئیتر قاعەی خۆم دانا بە ناوی ئەفسانە جیم ئێستا خەڵکەکی زۆر سەردانی دەکەن ئەو کچەکانی کە سەردانی قاعەکەم دەکەن هۆگر دەبن چونکە من تەنها وەرزش پێیان نادەم لە ڕووی ڕوح و ڕەوانیان لەگەلیان قسەی ئەەکەم ئاشنایان دەکەم لە وەرزش جەوەکی خانەوادەگیە ئایلێکیە زۆر خۆشە کە کچەکان ئەگەر دەڕۆن دیسان دێنەوە
کە من ئێستا 4 مانگە هاتمە بوو شاری هەولێر بەڵام دیسان کچەکان هەر لە شاری سۆرانن یعنی هەر لە قاعەی من بەردەوام دەبن ئەوە لوتفە و محەبەتی خۆیان پێشان ئەدەن خەڵکی سۆران من زۆر کەیفم بە خەڵکی سۆران دێت ینی کێفت بە خەڵکی هەولێر نایە نا خەڵکی هەولێر ئەزیزن بۆ من زۆر ڕێزدارم بەڵام کاک محەممەد خەڵکی سۆران زۆر میوان دوست زۆر پر بە محەبەت زۆر خۆشەویستی یعنی تۆ ئەگەر لە خەڵک ئەگە تۆ بێ سۆران ینی ئەگەر کەس ئەتوی نەناسیتن دەڵێت نازانم بە شیوازێکی چۆن پێت بڵم ینی زۆر خەڵک دۆست وەکو هۆتێلی لێنە زۆر میهرەبانن بەڵێ خەڵک میوان دەبوو دایان کووت کاکە وەرە ماڵی ئەمە تاوا بڕۆیشت دەست خۆش بێ جیاوازی بیرکردنەوەی وەرزشی لە فەرموو هاتی نێو قسەم بیڵێ ئاخر پرسیارت کرد کە چۆن بوو هاتی بۆ شاری چۆن بۆ هاتی هەولێر شاری سۆران بخۆم یعنی شاری سۆران بوو من زۆر یعنی ئەزیز و خۆشەویستە بەڵام مەکانەکە شوینەکە بوو پێشکەوتنی من بچووک بوو هەدەفی من گەورەتر بوو تو کاتێک گەورەتر بوو یا گەورەترە گەورەترم بزانە شتێک پێت بڵم کاتێک من لە شاری سۆران بووم ڕازی بووم گوتم بەس شاری سۆران چاک بکەم قاعەی خۆمدا بنم با هەموو خەڵک ڕووی بە وەرزش بکەن بەڵام بخۆم هەدەفەکەم گەورەتر بوو بەڵام شاری سۆران بوو من بچووک بوو خەڵکی سۆران بخۆی ڕێز و حورمەتێکی تایبەتیان هەیە لای من بەڵام شاری سۆران بوو هەدەفی من بچووک بوو هەزم کرد بم بوو شاری گەورە شاری گەورەش گەورەت دەکاتەوە ئەهان دەڵێن ماسی ئەگەر گەورە بوو ئیتر ناتوانین لە ڕووبار بژیت ئەبێت بچتە ناو دەریا بەڵام دەریاش پرە لە شەپول وایە هەولێر پرە لە شەپول دەبێت مەڵەوانیەکی باش بزانی کە شکر بخوای مەلەوانیەکەت چۆنە دەزانم بەشی خۆت دەزانم بەشی خۆم دەزانم خەونەکانی خاتوو ئەفسانە بەڵێ چیە چ خەونێکت هەیە تۆ بە دوای چی دای دەتەوێت لە وەرزش بە چی بگەی یا هەندێک یاریزان یا خەڵکانێک بە چی بگەێنی یا ئەوەی کە هەر ئەوەی کە ئامۆژگاری وەرزشیان پێدەدەی و تەمرینیان پێدەکەی بۆ تۆ بەستە هەروەی کە سەلامەتن بەستە ئێمە بەرنامەمان باس لە سووری مانگانێ ئافرەتانمان کرد هەز دەکەم لە کۆتایی ئاخر قسەی خۆم بکەم کۆتا قسەی خۆم بکەم کە قسەیەکی ئافرەتانەیە گوێ لێ بووکتی 5 دقەی دیکەتماوە وایە بەڵێ بۆیە فەرموو بووە بە 5 دقە بە زووترین کات قسەی خۆم دەکەم ئاخر قسەی من کە قسەیەکی ئافرەتانەیە سووری مانگانە خۆشەویستیەکە بوو داکایەتی خەلاتەکە بوو دایکبوون کە خودای گەورە بە ئێمەی بەخشووە بەڵام ئافرەتەکانی ئەزیز و خۆشەویست قەرار نییە پێویست نییە کە ئێمە لە سووری مانگانە ئیش و کارەکانی خۆمان کەنسل بکەین واز لە ئیش و کارەکانی خۆمان بینین کەچی من سووری مانگانەم و دەبیت ئەستراحەتی بکەی و نەخۆشم و فلان و ئەوە بۆ خۆت خراپە لەبەرەوەی کە ژیان هەموو چرکەکانی هەموو ساتەکانی دەرفەتە ئەگەر تۆ لەبەر سووری مانگانە واز لە ئیش و کارەکانی خۆت بینی ئەوە دەرفەتەکە کە لە خۆت وەرگرتووە لە خۆت وەردەگیری وەنیە بوویە وەکو ڕۆژانی پێشتر ئیش و کارەکانی خۆت بکە ئارام بە ریلاکس بە و بەردەوام بە لە ژیانکردن و وەرزشکردنەکەت دووبارە و سبارە بەردەوام بە لە وەرزشکردنت خاتوو ئەفسانە دەستت خۆش بێت سپاس بۆ بوێری سپاس بۆ هەموو ئەو زانیاریانی کە لە وەرزش هەتا هیوادارم کە بەسوود سپاس بۆ تۆ هەموو ئەو کچانەی و هەموو ئەو کوڕانەی کە ویستویانە بربەستەکان ببڕن هەرچەند ڕەنگە زۆر جار بە خەراب لە سەریان بشکێتەوە سپاس بۆ تۆ بۆ هەموو خوشکان بۆ هەموو دایکان کە ناڵێم پاڵپشتی باشی پیاوانن بۆ پاراستنی ئەم وڵات و ئەم کیان و ئەم نیشتمانە سپاس بۆ ئەوان چونکە زیاتر لە پیاوان وا هەز دەکەم دڵیان بە خاک و نیشتمان خۆشە و دەیپارێزن تا بەرنامەی داهاتوو خواتان لەگەڵ بێ تا هەتایش کوردستان هەر ئاوادان بێ
انشاءله مالتان ئاوتە